بەڵێ سەرەتا ئێمە بۆ ئەوەی لەمە تێبگەین دەبێت کەمێک بگەڕێنەوە پاش یان مێژوو. ئاشکرایە هەموو زانین ئەوە ڕەهەندێکی مێژووی و ڕێگ و ڕیشەی قوڵی هەیە. هەر لە زمانی ئیمپراتۆریەتی عوسمانیەوە ئەو تەمەعە هەیە بۆ گەڕانەوە بۆ دروستکردنی دووبارە ئەو ئیمپراتۆریەتە بەتایبەت لە زەمەنی ئۆردوگان کە ئێستایە و ئۆردوگان و ئاکەپارتی حیزبەکەی بەدڵنیایەوە ئەو هێرشە هێرشێکی داگیرکاریە هەمومان نەزانین. هێرشێکە من پێم وابێ بە بۆچوونی من ئەمە قۆناغی یەکەمە لە قۆناغی یەکەم هاتە باشوور و پێشم وایە بۆ ئەم مەبەستە پێشتر ڕای حکومەتی عێراقی وەرگیراوە و ڕازیش بوونە و بەدڵنیایەوە ڕای ئەحزابەکانی کوردستانیش وەرگیراوە و ڕازی بوونە. قۆناغی یەکەم من پێم وابێ داگیرکاریە دروستکردنی وەکو زانین معسکەرات و بنکە و بارگایە پاشان ئێستا دەستی کردووە بە داربڕین و ئەوانە. ئەگەر ئێمە بگەڕێنەوە کاتی خۆی بۆ ڕژێمی سەدام حوسێن بە هەمان پرۆسە کاتێک کاتچوە هەر دەیەک هەر گوندێکی وێرانە کرد ئەیگر سەرەتا دارەکانی ئەبڕی کانێوەکانی وشکە کرد مزگەوتی ئەڕخان مەکتەبی ئەڕخان مەبەستم داگیرکاریە تەنها داگیرکاری جوگرافی نییە داگیرکاری کەڵچەرە داگیرکاری مێژووی تۆیە هەڵکەندنی تۆیە لە ڕێگ و ڕیشەوە. جا هەل بۆیە من پێم وابێت دوای بڕینی ئەم دارانە تەسەوڕەکەم ئەو ناوچانە خەڵکەکە چۆڵ بکرێ خەڵکی ئەو گوندانە دەرەکرێ و بەدڵنیاییشەوە بە پلانی عەسکەری ئەو ناوە دەبێ مین ڕێژ بکرێ بۆەوەی هەرچی چالاکی هەیە لە سەرەوە لە قەندیل لەو چالاکیانە ڕابگیرێ و بیوەستێن. بەڕاستی داگیرکاریەکانی تورکیا بۆ سەرخاچی باشوور بۆ سەرخاچی هەرێمی کوردستان ئێستا نییە بەڵام بەداخەوە یعنی ڕۆژ بە ڕۆژ هەنگاوەکانی زیاد دێنێتە پێشەوە لە داگیرکاریەکانی لە پێشێلکاریەکانی بەڕاستی ینی من داوا لە حکوومەتی عێراقی دەکەم بێتە سەرخەت کەوا هەرێم ئەگەر پارچێکە لە عێراق دەبێت هەرێمیش پارێزراو بیتن ئەگەر نا دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لەو بینەیە خۆی یەکلا بکاتەوە کە چۆن ڕێگە دەداتن دەستنووری با بڵێن هەرێمی کوردستانەوە ئەو هەموو پێشێلکاریە بکرێتن ناکرێتن بێدەنجی هەڵبژێردرێتن و بەڕاستی یعنی ئەمە ڕۆژانە چ لە تۆپباران و هێرشکردنەکانی بۆ سەر یعنی خاچی هەرێمی کوردستان بۆ سەرگوندەکان و خەڵکی سیڤیل شەید دەکرێت دار و درەخت دەسووتێنرێت دار و درەخت دەبڕدرێتەوە بەڕاستی ئەوە جۆرێکە لە ئەنفالکردن و جینۆسایدی کورد بەڕاستی ئەوە قبول کراو نییە دەبێت حکوومەتی هەرێم خۆی یەکلا بکاتەوە ڕای خۆی باشکرا بۆ ینی بۆ خەڵک ئاشکرا بکاتن قبول کراو نییە بەڕاستی پێویستە حکوومەتی هەرێم لە هەموو لە هەر سنوورەکان خەڵک دەستکراوە بکە کە مافی خۆیەتی دەنگەڵ بڕی مافی خۆیەتی پارێزگاری داکۆچی لەسەر خاچی خۆی بکە پارێزگاری لە خاچی خۆی بکاتن ناکرێت ئەگەر ئەو بە هەر هۆکارێکەوە ئەو دەستکراوە نییە ناکرێت خەڵک یعنی قۆڵبەست بکاتن لەوەی کە خەڵک نتوانێت دەنگەڵ بڕێتن بەرامبەر ئەو پێشێلکارێنە بەسەر خاکەکەمان دەکرێت بەسەر ئەو هاوڵاتیانی سڤیلی کوردستانمان دەکرێت بەڕاستی ناکرێتن خەڵک دەست بەستراوە بیتن ناکرێت خەڵک بێدەنگ بکرێتن دەبێ ئەوان پشتیوان بن بەداخەوە کە ئەوان یعنی دەبواە با بڵێن وەکو حکوومەت هەڵوێستی ڕاستەقینەیان دەربکەوتایە بێدەنجێن نەنواندایە ئەگەر نا دەبێ ڕێگری لە خەڵک نەکەن کە خەڵک ڕازی نییە خەڵک قبول ناکاتن لەبەرەوەی ئەمڕۆ نییە یعنی لە پێناو ئازادی و کوردستانی خەڵک قوربانی داوە و بە لێشاو خوێن لەو پێناوە ڕژاوە ناکرێت.